بەڵێ کاک یۆسف عومەر تۆ وەک کارمەندێکی نەخۆشخانەی فریاکەوتنی هەناوی ئەو حاڵەتەکە ڕوویا لەوێت چۆن لە سەرەتا بمان بگەڕێت؟ قوربان جان سەرەتا بەخێراتتانەکەم. وەڵای وەڕاستی بە من لە ژووری فایل بووم، بەردەم ژووری فایل بە تەواوەتی گیرا بوو، نەخۆشێکیان نەبوو ئەو جەماعەتە لە ژوورەوە بوون، نەخۆشەکان لە ژوورەوە بوو، ئەمان بەردەم ئیسعافۆری زۆر قەرەباڵغ بوو، ینی 40-50 نەفەر هاتوون بۆ ئەوێ جا لە بەردەم ژووری فایل دانیشت وتم زەحمەت نەبێ عازێت نەبێ ئەویا چۆڵکەن چکە ئێمە هاتوو چووەکەین جا بەتایبەتی زۆربیان ئافرەت بوون، وتم ئێمە لێرەوە هاتوو چووەکەن ئەویا چۆڵکەن هەتر لەوانەیە بوشنەکە تووڕە بوو دوانسیانێکی هاتن پەلاماری منیاننا کە پەلاماری منانە سێگەم 6 هاتن بەڕاستی زۆر بوون هەر نەمزانێکیەوە هاتن هەتر پەلاماری کرد کە ماسی حوشتیاننا و کێشیان بەسەرما و هاو بۆکسیان لێیان و ئەوەی ڕاستی بە کرێکارەکان هاتن ناوبەژی بکەن ئەو برادران هاتن ناوبەژی بکەن ئیتر شەڕەکە بوو بە شەڕی ئەوانیش پەلاماری ئەوانیشاننا ئیتر مەجبوور دیفاعی لە خۆیان کرد ئەوە بوو. من و کوڕێکەمان بینار بوو ئێمە کە بینار بوو چکە بە پەلاماری کرد کە ماسیحەکانیاننا بەڕاستی ناژیران کۆنتترۆل ناکرا اینجا پۆلیسی شیرێ نەبوو بەڕاستی یا پۆلیسی لێ نەبوو ئەگەر من تەمان زۆر سپاسی کاکنەبەز دەکەم کاکنەبەز کە لەویا بوو ئەو مەسئولی بەشی ئاسایشە لێرە وتم کاکە تەلەفۆن کە بۆ ئاسایش بابێن چکە کۆنتترۆل ناکرێت ئەو تەلەفۆنی کرد بۆ ئاسایش بەڕاستی ئاسایش دەوایە ینی کۆنتترۆل ناکرا احتیمالی خەڵکیش کتاب بکوژرایە بەڕاستی ئەگەر ئاسایش نهاتایە کۆنتترۆل ناکرا ئەنجا بۆ حاڵش تەقە کراوە جا هەرچە بەردەستیان کەوتیان کێشا بەسەرمانە هەرچە بەردەستیان کەوتە جەماعەتی ئاسایش تەقیان کرد بۆی وەزعەکە ئەوەن بێتەوە ئەگەر ئەوان نەبوو نایە بە تاکید ینی لەوانەیە کوشتایشی تیا بووایە چکە ئەو جەماعەتە ئەو زۆر بە پیسی ینی ئەسڵ حسابیان بۆ شتێ نەکرد بەلای پێشمەرگایەتی قسەیان نەکرد بە حسابی تر ئەمان کوڕە شەهیدیانەیە و پێشمەرگن دێگەی بەڵامی تر حسابیان بۆی شتێ نەکرد ئەسڵەن نازانم بڵم چی ئەگەر ئاسایش نەبوایە تاکید بە ینی لەوانە کرێگایش بکوژرایە چونکە ئەو لە پیسی پەلاماریانە شتانەکە شەبەسەی کرێکارەکانە مەسەن پەلاماریانان هەرە وەڵا یانی ئەگەر بەڕاستی زۆر سپاسی ئاسایشەکەم بەجددی زۆر سپاسی ئاسایشەکەم ئەگەر ئاسایش نەبوایە کۆنتترۆل ناکرا بە هیچ شێوەیەک سەرچاو